بە پێی راپۆرتەی کە شاندی هەرێم ڕادەستی لیژنەی دارایی پەرلەمان و وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دارایی عێراقیان کردبوو زوم دەستی کەوتووە، هەرێمی کوردستان خاوەنی 1,114,335 موچەخۆرە و بەم شێوەیە دابەش بووە. فەرمانبەری هەمیشەیی 682,141 فەرمانبەر، فەرمانبەری گرێبەست 26,889 فەرمانبەر، خانەنشینی پێشمەرگە 87,104 خانەنشین، خانەنشینانی مەدەنی 157,471 خانەنشین، دەستەبەری کۆمەڵایەتی 76,788 موچەخۆر، شەهیدان و ئەنفالکراوان 83,413 موچەخۆر، واتە کۆی گشتی موچەخۆرانی هەرێم 1,114,335 موچەخۆرە. هەر بۆیە بڕی بودجەی پێویست بۆ پێدانی موچەی هەرێم بریتیە لە 913 ملیار و 623 ملیۆن دینار. هەر بەپی راپۆرتەکە لە یەکی کانونی دووەمی ئەم ساڵ تاوەکو 25 ئازار کە هەناردەی نەوت ڕاگیرا، هەرێمی کوردستان ڕۆژانە 352,000 بەرمیل نەوتی هەناردە کردووە کە نرخەکەی دەکاتە 2 تریلیۆن و 935 ملیار و 935 ملیۆن دینار. بەڵام لەو بڕەپارەیە تەنها 1 تریلیۆن و 202 ملیار و 433 ملیۆن دیناری بۆ ماوەتەوە و تەرخان کراوە بۆ موچە. بەڵام بۆچی ئەوەندە کەم؟ چونکە هەر بەپی راپۆرتەکە تێکڕای تێچووی دەرهێنان و هەناردەکردن و گواستنەوەی 1 بەرمیل نەوت بۆ وەزارەتی نەوتی عێراق تەنها 6.9 دۆلاری تێدەچێت، بەڵام 32.9 دۆلار لەسەر وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم کەوتووە کاتێک نەوتی بەسەر بەخۆ فرۆشتووە، چونکە 24 دۆلاری بۆ دەرهێنان و بەرهەمهێنان بووە و 9 دۆلاریشی بۆ گواستنەوە بووە، واتە هەرێم بە بەراورد بە بەغدا نەوتەکەی بە 26 دۆلار کەمتر فرۆشتووە. لە کۆتایی راپۆرتەکەدا هەرێم باسێکی لە پرۆژەی هەژماری من کردووە و داوای کردووە بابەتی موچەی موچەخۆرانی هەرێم لە بودجەدا لە خەرجی فعلی جا بکرێتەوە و لە ڕێگەی ئەو پرۆژەیەوە موچەکە دابەش بکرێت، واتە لە ڕێگەی دامەزراوە فەرمیەکانی هەرێمەوە. بەڵام ئەندامانی لیژنەی دارایی و وەزارەتی دارایی فیدرالی ئەوەیان ئاشکرا کرد کە ڕێکەوتن و لێکتێگەشتنی باش هەیە لەسەری، تەنها کێشەکە لەسەر ئەو بانکەیە کە موچە دابەش دەکات، چونکە بەغدا دەیەوێت لە ڕێگەی بانکێکی حکومی وەکو ڕەشید یاخود ڕافیدەین موچەی فەرمانبەرانی هەرێمیش دابەش بکرێت.